بەرپرسانی ئێران چی لەبارەی تێوەگلانی هەرێم لە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە دەڵێن؟ سەردانەکەی نێچیروان بارزانی چی لە هاوکێشەکان گۆڕیوە؟ تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس لە تاران ئێرانی تووشی شەرمەزاریەکی زۆر کردووە، بۆیە بە خێرایی بە دوای تۆڵەکردنەوەیە. پێشتریش بەردەوام هەرێمی کوردستان یەکێک بووە لە ئامانجەکانی تاران لە کاتی هەر هەڕەشە و تۆڵەکردنەوەیەک لە ئیسرائیل. پێگەی ئەمواج لە راپۆرتێکدا لەسەر پرسی تیرۆرکردنی هەنیە دەڵێت بەرپرسێکی باڵای ئێران ڕایگەیاندووە باوەڕیان وایە هێرشەکەی سەر ئیسماعیل هەنیە لە ڕێی درۆنی بچووکەوە ئەنجام درابێت. پێشتریش ئیسرائیل ئەو جۆرە درۆنەی بۆ ئامانجەکانی لەناو ئێران بەکارهێناوە. پارچەکانی درۆنەکە بە قاچاغ لە هەرێمی کوردستانەوە دەبرێنە ئێران و لەوێ کۆ دەکرێنەوە. ئەو تۆمەتبارکردنە لە کاتێکدایە تا ئێستا بە فەرمی ئێران هیچ لایەکی جگە لە موساد تۆمەتبار نەکردووە. ئێستاش نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم لە تارانە یەکێک لە ئامانجەکانیشی باشترکردنی پەیوەندی حیزبەکەیەتی لەگەڵ ئێران کە لە 3 مانگی ڕابردوو ئەوە سێمین سەردانی ناوبراوە بۆ ئەو وڵاتە. چاودێران پێیان وایە بەهۆی مردنی ئیبراهیم ڕەئیسی لە پێشوو ئەمجارەش تیرۆرکردنی هەنیە پێناچێت ئەو دەرفەتا وەک پێویست بۆی دروست ببێت بۆ چاککردنەوەی تەواوەتی پەیوەندیەکان. بەڵام بەلایانی کەمەوە تووڕەیی ئێرانی بەرامبەر پارتی و هەولێر کەم کردوتەوە. بەشێک لە چاودێرانیش بە دووری دەزانن و داوی تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە پەیوەندیەکانی هەرێم و ئێران گرژ بکاتەوە.